قۆناغی یەکگرتن و بەستنی هاوپەیمانی و ڕێکەوتن زۆرینەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. NRT بۆ یەکەم جار ئاشکرای دەکات کە کۆمەڵی ئیسلامی داوای یەکگرتنی لە یەکگرتووی ئیسلامی کردووە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بە NRT ڕاگەاند قۆناغی کاری هاوبەشیان لەگەڵ یەکگرتوو تێپەڕاندووە و پێشنیازی یەکگرتنیان خستۆتە بەردەم ئەو حیزبە. کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەی لووتکەی نێوان کۆمەڵ و یەکگرتوو کە دوی ئەم مانگە لە هەولێر بەڕێوەچوو پێشنیازەکەی ڕادەستی یەکگرتوو کردووە. بۆ تاوتوێکردنی پێشنیازەکەش لە ئێستادا لەلایەن هەردوو لاوە لیژنەیەکی هاوبەش پێگەێنراوە. ئێمە و کۆمەڵی ئیسلامی باوەڕمان وایە کە یەک بگرین لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و بۆش پێشنیارمان کردووە و لە ئێستاش دەتەمەن ئێمە لیژنەیەکمان پێکێنا و لایەنی یەکگرتووی ئیسلامی کوردستانی شەو لیژنە پێک هاتووە. لیژنەکە لای ئێمە دراسی ئەو حاڵەتەکە دراسی پێشنیارەکانی خۆیانەکە و ڕەنگە لە داهاتووی نزیکدا کۆبوونەوەی نێوان هەردوو لیژنەکە بکرێ و ئێمە هەموو ئامادە یەکمان تێدا و کۆمەڵی ئیسلامی کە هەموو هێز و توانەکانمان یەک خەین. لیژنەی هاوبەشی یەکگرتوو کۆمەڵ بڕیارە بەم نزیکانە یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات. یەکگرتووی ئیسلامیش دەڵێت کاری لە پێشینەیە و لیژنەیە هەڵسەنگاندن دەبێت بۆ پێشنیازی نزیکبوونەوە و یەکگرتنی یەکگرتوو کۆمەڵ کە ئایا ئەو پرۆسەیە چۆن بێت و لەکوێوە دەست پێ بکەن. دەشڵێن لە ئێستاوە ئامادەن فراکسیۆنی هاوبەش لە پەرلەمانی کوردستان و عێراق و ئەنجومەنی پارێزگاکان پێک بهێنن. پرسی یەخستنی کاری ئیسلامیەکان ڕەنگە بە دیدی جیاواز قسەمان لێ کردبێ هەریەکە لە گۆشەنیگای خۆمانەوە بۆ ئەوەی بیکەینە گۆشەنیگایەکی هاوبەش پرۆژەیەکی هاوبەش لیژنەی هاوبەشمان بۆ پێکهێناوە کە ئێستا خەریکی یەخستنی پرۆژە و دید و بۆچوونەکان بۆی بە یەک پرۆژەوە بە یەک دید و بۆچوون تێڕەوانەکانمان یەخین. بە پێی زانیاریەکانی NRT لیژنە هاوبەشەکەی یەکگرتوو کۆمەڵ پێک دێت لە 6 کەس کە 3 کەسیان ئەندامی یەکگرتوون و بریتین لە هادی عەلی سەرۆکی ئەنجومەنی سیاسی و جەماوەری، عومەر محەممەد و خەلیل ئیبراهیم ئەندامانی ئەنجومەنی جێبەجێکردن. 3 ئەندامەکەی کۆمەڵی ئیسلامیش پێگاتووە لە محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی و ڕێبوار حەمەد و محەممەد بامۆکی ئەندامانی ئەنجومەنی سیاسی. لە پەرلەمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی خاوەنی 10 کورسی و کۆمەڵی ئیسلامی خاوەنی 6 کورسیە. لە ئەگەری یەکگرتنیشیان دەبنە خاوەنی 16 کورسی. بەوەش دەبنە 4ەم حیزبی هەرێمی کوردستان لە ڕووی ژمارەی کورسی و پێگەی جەماوەریەوە. پێشتر NRT ئاشکرای کرد کە هەر 3 حیزبە ئیسلامیەکەی هەرێم لە هەوڵی ئامادەکردنی پرۆژەیەکی هاوبەشی ئیسلامین، بەڵام یەکگرتوو کۆمەڵ دەڵێن لە ئێستادا پێشنیازی یەکگرتن کاری لە پێشینەیانە. ساڵی ڕێکەوتن و یەکگرتنە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا. لە ئێستادا بەشێک لە حیزبەکان بۆ پتەوکردنی جێپەی خۆیان لە نێو مەیدانی سیاسیدا یەک دەگرن. ئەمە لە کاتێکدایە کە ماوەی زیاتر لە ساڵێکە دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە دۆخێکی چەقبەستوودایە و هیچ کام لە لایەنە سیاسیەکان هەتاوەکو ئێستا دەستپێشخەری کەوتویان نەبووە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە. بژاردە بە NRT سلێمانی.